ئاماری قوربانیانی هاتوچۆ بەردەوام ڕوو لە هەڵکشانە. تەنها لە ماوەی مانجی تەمووزدا 19 ڕووداوی هاتوچۆ لە دەڤەری سۆران ڕوویان داوە کە جگە لە زیانی زۆری مادی کە بەر شۆفێران کەوتووە 21 هاوڵاتی بریندار بوون و هاوڵاتیەکیش گیانی لەدەستداوە. ئەوانەی تووشی ڕووداوی هاتوچۆ بوون زۆرینەیان گەشتیار و خەڵکی دەرەوەی ناوچەکە بوون. هاتوچۆی سۆرانیش هۆکاری ڕووداوەکان بۆ بەرتەسچی ڕێگاکان و پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنماییەکانی هاتوچۆ دەگەڕێنێتەوە. هۆکاری ڕووداوی هاتوچۆش لەم ڕێگایانە بۆ ئەوە دەگەڕێتەوە. ڕێگایەکە بە ڕێگای هاملتۆنی پێدەرێن، مەسەن لە سپیلە کە دێ خەلیفان لە سۆران بۆ چۆمان یەک سای دەچوون و هاتنی لەسرە زەختەی زۆریشی لەسرە لۆ گەشتیارەکان کە سەف دێنە و ناوچێ. لەمە حالەتانە کە گەشتیار زۆربی و تەسچی ڕێگا یەک سای دەچوون و هاتنی لە سەبی تاسییر دەکاتن و ڕووداوی هاتوچۆ پابەند نەبوونی شۆفێریشە بە ڕێنماییەکان و ڕێسایەکانی هاتوچۆ. زۆرترین ڕووداوەکانی هاتوچۆ لەسەر ڕێگای هامڵتۆن ڕوویان داوە کە هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ بەرتەسچی و یەکسایدی ڕێگاکە. ئەمە لە کاتێکدایە ئەو ڕێگەیە بازرگانی و گەشتیاریە و زۆرترین لۆدی هاتوچۆی لەسرە و داهاتێکی زۆریش بۆ خەزێنەی حکوومەت دەستەبەر دەکات. بەڵام تا ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ بەرفراوانکردنی خەرج نەکراوە. زۆرش پێویستە ئەو داهاتی کە وەرەگیرێتەوە بەناوی ڕێگاوبان لە ڕێگاوبان سەرف بکرێت و بۆی سەلامەتی گیانی شوفێران و ڕێبوارانی ڕێگاکە سەلامەتتر بن بۆی تیری ئەو زەرگیانیە بە خەڵک نەگات. سۆران ینی لە ڕووی ڕێگاوانە بەڕاستی ڕێگاوانی نییە، خاصەن جوعان و پێنجشەمانەوە گەلیە بێخالە هەر قەپاتەبی مەجانێک هاوڕایانی ئەگە سەفەری هەبی لۆ سۆران نەخۆشی هەبی لۆ هەولێر ینی بەڕاستی ینی ئاسێ دەبی بە سەعات بە سەعات دەرناسی لەو ڕێگاوانە. ینی تەماشە دەکەی ینی حکوومەت پارەی وەردەگری لە ساقان ڕێگاوانی بەس هەمووی ئەو پارەی سەرف ناکاتەوە لە ڕێگاوانی ئەگە سەرف کاتەوە بە زیادەوە ینی دەتوانانی چاپ بکە. بەداخەوە ڕێگای هامڵتۆن ینی کە ڕێگایکی زۆر قەرەبارغا ڕێگاکەی زۆر فراوان نییە برین ینی کە ڕێگای بازرگانیشە زیاتر ینی بەو قەرەبارغی بەداخەوە حکوومەت ینی وەکو پێویست خزمەتگوزارێکی وای نەکردە. حکوومەتی هەرێم لە هەوڵی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆدا ئەرچی ڕاستەقینەی خۆی جێبەجێ ناکات و گرنگی بە گیانی هەزاران هاوڵاتی نادات کە بەو هۆیەوە دەبنە قوربانی. بەهۆی بەهەدەردانی سامانی وڵات نەیانتوانیوە ڕێگاوبانەکان لەگەڵ زۆری ژمارەی ئۆتۆمبیلەکان بگونجێن و بەرفراوانیان بکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.